لە ماوەی ڕابردووە لە چەند مانگێک پێش ئێستا کارکرا لەسەرەوەی چەند کورتە فیلمێک لەلایەن بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری سلێمانی و هەروەها بەشێک لە فیلمەکان بە هاوکاری دەستگای میدیای کوردسات بەرەمهاتە بوو کاری لەسەرکراوە نمایشکرا فیلمەکان لە دوو-سێ ڕۆژدا و خەڵکانێکی زۆر ڕویان لە هۆڵی سینەما کرد بۆ بینینی ئەو فیلمانە هەموو کورتە فیلم بن و بەرهەمهاتە بوون لەلایەن سینەماکارانە وەک دەستپێشێک لە دوای تەواوبوونی ڤایرۆسی کۆرۆنا و دەستپێکردنەوەی کار و چالاکیەکانی یەک لەو فیلمانی کە نمایشکرا فیلمی کچی بایەکە لە دەرێنانی هونەرمەندی سینەماکاری دیاری کورد دانا کەریمە ئەم فیلمە دەنگانەوەکی باشی هەبوو لە نێو سینەماکارانی کووردا و لەلایەن ئەم هونەرمەندان و بەرەمێنەرانی فیلمە کوردیەکانەوە هەوڵەدرێ بنێرێت بۆ فستیڤاڵە جیهانیەکان لە ڕێگای و کۆمپانیانی کە کارەکەن لەسەر ئەم بابەتە و کۆمپانیانەکە کوردین و فیلمەکان تریلەری نێرێت بۆ سینەماکانی جیهان و فستیڤاڵە جیهانیەکان وە لەوێ کاتێک کە هەڵسەنگاندن بۆ فیلمەکەکری وەرەگیرێت ئەبێتە مای خۆشحاڵی هەم بۆ ئێمەی کورد و هەمیش بۆ سینەماکارەوە و کەسانی کە لە فیلمەکە بەشداریان کردووە کچی بە خۆشحاڵیەوە ئێستا لە فیلمی لەیەکێک لە فستیڤاڵە جیهانیەکان و فستیڤاڵی فیلمی کوردی لە بەرلین وەرگیراوە و لەوێ نمایشەکرێ لە ڕێگەی دەمی خۆیانەوە لەگەڵ ستافی بەرەمێنەرانی فیلمەکەەوە لەگەڵ دەرهێنەرەکەیە ئاماژی بەوە کردووە کە فیلمەکە لە فستیڤاڵی فیلمی بەرلین نمایشەکرێت. کۆمپانیای ڕاو بۆ پەخش و بڵاوکردنەوەی فیلم لە ئاتاران ڕێگەیان کورتە فیلمی کچی بە دەرهێنانی دانا کەریم لە بەشی پێشبڕکێی 11یەمی خولی فستیڤاڵی فیلمی کوردی بەرلین وەرگیراوە لە مانگی ئۆکتۆبەری 2021 بەڕێوەچێت. فیلمەکە پێشووتر لە بەشی پێشبڕکەی 18یەمی خولی فستیڤاڵی چیۆنگجوی نێودەوڵەتی بۆ کورتە فیلم لە کۆریای باشوور وەرگیراوە لە 20 تا 24/8 بەڕێوەچێت. دانا کەریم دەرهێنەری فیلمی کچی بە ڕایگەیاند. ئەم فیلمە بەرەمی هاوبەشی وەزارەتی ڕۆشنبیری و دەستگای میدیای کوردساتە. ئەم فیلمە لە ساڵی 2021 بەرەمهێنراوە. سینەماتۆگرافی لەلایەن عەلی ڕەزا مورادی و کاری مۆنتاژی ڕێکەوە محەممەد کردوێتی و لەلایەن کۆمپانیای ڕاوکۆ بۆ پەخش و بڵاوکردنەوەی فیلم لە ئاتاران کاری بڵاوکردنەوەی بۆ ئەکرێت. ئەکتەرەکانی نێو فیلمەکە قادر جەلال و خاتوو ئەختەر کەریمە.